سلام علیکم تابعین خۆت کارێن عزیز لە بابەتێکی زۆر گرنگی ڕێزمانی کوردی پۆلی هەشتی چاپین و لەگەڵتانم کە ئەوش بریتە لە هاوڵکار و جۆرەکانی هاوڵکار. قوتابیانی بەڕێز هاوڵکار چییە؟ هاوڵکار بەشێک لە بەشەکانی ئاخاوتن چۆن ئێمە ناومان هەیە، کارمان هەیە، چاوگمان هەیە، هاوڵناومان هەیە، بە هەمان شێوە بەشێکی ئاخاوتنمان هەیە کە پێی دەوترێ هاوڵکار. بابێ بزانین هاوڵکار چی وشەیەکە یان زیاتر. ڕوویەکی ڕوودانی کار ڕستەکە دەربارەی چی؟ دەربارەی کاتی ڕوودانی ڕستە، شوێنی ڕوودانی ڕستە، هەروە چۆنیەتی ڕوودانی ڕستە دەردەخات و هەروە ئەرچ دەبێتە تەواوکەری کارەکە. قوتابیانی بەڕێز هاوڵکار چییە؟ هاوڵکار دەڵێ ئەو وشەیە کە وەسفی کارەکە لە بۆ دەکات و ڕوویەکی ڕوودانی کارەکە لە بڕوون دەکاتەوە کە ئایا کاتی کارەکە کەی ڕوویدایە و شوێنی کارەکە لەکوێ بووە، هەروە چۆنیەتی کارەکە چۆن بووە، ئایا کارەکە چۆن ڕوویدایە. تەبەن هاوڵکار چەند جۆرێکی هەیە بەپێی ئەو پێناسەیەبی. جۆرەکانی هاوڵکار لە ڕێزمانی کوردی پۆلی هەشت بە سێ دانە حسێبکراوە، بەڵام بەخۆی زیاتر ئاگادار بە. بۆ پۆلی هەشت تەنها سێ دانە بزانی کە لە کتێبەکە باسی کردووە. جۆری یەکەم پێی دەوترێ هاوڵکاری کاتی. قوتابیانی بەڕێز هاوڵکاری کاتی چییە؟ دەڵێ کاتی ڕوودانی کار ڕستەکە دەردەخات دەبێتە تەواوکەری کار. بۆ نمونە دەڵێ دوێنێ پێرێ ئەمڕۆ نهۆی ئێستا لەمە پێش پارشێ و ئێوارە ئەمسا. قوتابیانی بەڕێز ئەگەر تەماشایان بکەین ئەوانە هەرێک لە وشانە هەڵگری واتای کاتە، گزارش لە کات دەکات. کاتە کە لە ڕستە بەکاریان دەهێنین ئەو شانە پێیان دەوترێ هاوڵکاری کاتی. بۆ نمونە دەڵێ ئێستا نانەکە دەخۆین، مامۆستا دەیهێنێت دەڵێ ئایا ئێستا چییە؟ دەڵێ مامۆستا ئێستا ئەوە کاتە، باشە وەختە. مادەم کاتە ئێستا دەبێتە هاوڵکاری کاتی، هەروە ئەشی بریتە لە تەواوکەری کار. کوم زانی هاوڵکارە مامۆستا لە بەرەوەی کاتی ڕوودانی کاتی کاری ڕستەکە ڕوون دەکاتەوە. هەروەها ئەگەر بمێ هاوڵکاری کاتی دەستنیشان قوتابیانی بەڕێز ئەگەر بە وشەی پرسی کەی یان کەینە یان کەنجی پرسیار بکەین وەڵامان بۆ ئەو پرسیارانە هەبوو، وەڵامەکە دەبێتە هاوڵکاری کاتی. بۆ نمونە من دەڵێم دوێنێ باوکم ڕۆیشت، دەیکەمە پرسیار کەی باوکم ڕۆیشت؟ تۆ دەڵێی دوێنێ، کەواتە دوێنێ بریتە لە هاوڵکاری کاتی. هەر کاتێک بە کەی یان بە کەینێ یاخود بە کەنجی پرسیارت کرد وەڵامت بۆ پرسیارەکەت هەبوو، ئەو وەڵامە دەبێتە هاوڵکاری کاتی. یان لێرە تەماشا دەکەین دەڵێن ئێستا نانەکە دەخۆین، دەیکەمە پرسیار کەی نانەکە دەخۆین؟ دەڵێ مامۆستا ئێستا دەبێتە هاوڵکاری کاتی. دەتوانێت هەموو پرسیارش پێ وەڵام بدەیتەوە. ئەوە زۆر یەکەمی هاوڵکار کە بریتە لە هاوڵکاری کاتی. دووەم زۆری هاوڵکار پێی دەوترێ هاوڵکاری شوێنی. قوتابیانی بەڕێز لە شوێنی ڕوودانی کار ڕستەکە دەردەخات و دەبێتە تەواوکەری کار. هاوڵکاری شوێنی ئەویش بە هەمان شێوە ئەو وشەیە کە شوێنی ڕوودانی کاری ڕستەکەمان لە بۆ ڕوون دەکاتەوە کە ئایا ئەو کارێک کە ڕوویدایە لەکوێ ڕوویدایە، باشە لە چ شوێنێک ڕوویدایە. ئەو شانێکە دەبنە هاوڵکاری شوێنی بۆ منە دەڵێن تەنیشت، لەژێر، لەسەر، لەناو، بەردەم، ڕاست، دوور، نزیک، هەروەها چەپ. بۆ نمونە دەڵێن کەڵەشێرەکە لەسەر دیوارەکە هەڵفڕی. تەماشایکە لەسەر دیوارەکە ئەرێ بە زەحمەت ئەوە شوێن نییە لەسەر دیوارەکە. سەبەت تو بڵێم لەسەر دیوارەکە چێن دەرێ دەڵێ مامۆستا فڵانت جێیە، ئەتوێ کەسەر شوێنەکەی دەنیشان دەکەی. ئەو شوێنە لە ڕێزماندا پێی دەوترێ هاوڵکاری شوێنی. مامۆستا ڕێشتی کەم تایم پێ بڵێ بڵێ کەڵەشێرەکە لەکوێ هەڵفڕی؟ دەڵێ مامۆستا لەسەر دیوارەکە. لەسەر دیوارەکە دەبێتە هاوڵکاری شوێنی. واتە هەر کاتێک بە وشەی پرسی لەکوێ یانش لە کیڤەوە لە زاری سەر و پرسیار بکەین وەڵام ئەو پرسیارەکە بوو، وەڵامی پرسیارەکە دەبێتە هاوڵکاری شوێنی. بۆ نمونە دەڵێن منداڵەکە لە سەربان نووست، دەیکەمە پرسیار منداڵەکە لەکوێ نووست؟ دەڵێ مامۆستا لە سەربان، کەواتە لە سەربان بریتێ لە چی؟ لە سەربان بریتێ لە هاوڵکاری شوێنی. لە نمونەکەی سەرێک کەڵەشێرەکە لەسەر دیوارەکە هەڵفڕی، کەڵەشێرەکە لەکوێ هەڵفڕی؟ دەڵێ مامۆستا لەسەر دیوارەکە، کەواتە لەسەر دیوارەکە پێی دەوترێ هاوڵکاری شوێنی. ئەوە دووەم زۆری هاوڵکار بوو. سێم زۆری هاوڵکار قوتابیانی بەڕێز پێی دەوترێ هاوڵکاری چۆنیەتی. دەڵێ چۆنیەتی ڕوودانی کار ڕستەکە دەردەخات و دەبێتە تەواوکەری کار. واتە هاوڵکاری چۆنیەتی بریتێ لەو هاوڵکاری کە پێت دەڵێ ئایا کاری ڕستەکە چۆن ڕوویدایە، ئایا بە باشی ڕوویدایە، بە خراپی ڕوویدایە، بە هێمنی ڕوویدایە، بە جوانی ڕوویدایە، ژیرانە ڕوویدایە، دلێرانە ڕوویدایە، چۆن ڕوویدایە لە بما ڕوون دەکاتەوە. بۆ نمونە
دەڵێ مامۆستا بەڕووخۆشی هاتە ژوورەوە. باشە، بەڕووخۆشی تەماشا دەکەین. دڵێ مامۆستا بەڕووخۆشی چییە؟ بەڕووخۆشی دێم دەیکەمە پرسیار، دەڵێ مامۆستا چۆن هاتە ژوورەوە؟ دەڵێ مامۆستا بەڕووخۆشی یەکەوسەر بەڕووخۆشی دەبێتە هاوڵکاری چۆنیەتی، لەبەرەوەی چۆنیەتی و ڕوودانی کای ڕستەکەمان پێی دەڵێ. پێم دەڵێ چۆن هاتۆ ژوورە مامۆستایەکە؟ مامۆستایەکە بەڕووخۆشی هاتۆ ژوورە. کاتێکە مامۆستایەکە هاتۆ ژوورە ڕووی خۆش بووە، دەم بە خەندە بووە، بزێشی لەسەر لێ بووە، هاتۆتە پۆلەوە قسەیەکی خۆشی کردیا، بۆیە دەڵێ مامۆستایەکە بەڕووخۆشی هاتە ژوورەوە. و هەروە هەر کاتێکم بە وشەی پرسی چۆن پرسیار بکەین، وەڵام بۆ پرسیارەکە هەبوو، ئەوە وەڵامەکە دەبێتە هاوڵکاری چۆنیەتی. بۆ نمونە دەڵێ ڕۆژنامەکەی بە خێرایی دابەش کرد، وەرە تو بیکە پرسیار. دەڵێ ڕۆژنامەکەی چۆن دابەش کرد؟ ئەها بە چۆن پرسیارم کرد. ڕۆژنامەکەی چۆن دابەش کرد؟ دەڵێ مامۆستا بە خێرایی. یەکەوسەر بە خێرایی دەبێتە هاوڵکاری چۆنیەتی، هەروە ئەرچ دەبێتە تاوکەری کاری ڕستەکەمان. لێرەدا هاتینە کۆتایی هاوڵکار و جۆرەکانی هاوڵکار تا شیکای ڕاهێنانەکە هەر شاد و سەرفراز بن. السلام علیکم و ڕەحمەت الله و بەڕەکاتوه.